خۆشی کەناڵەکە و لێکەم بەخێر بێن سەر ساوی یاخوا بەخێرێ لەکەیەوە لەو قەسری نیشت والله زاوەتی لە گوندان تەرحیل بووین ئەمە ئەو ماڵە وەگەڵە خواندام لۆ ڕەحمەت خاد ڕەسوولم خەڵکی وەلزێمە دانیشتی نەهی قەسرێمە چۆن بوو بڕیارتدا کە ئەو خەڵکانەی دەسووتێن بە هەر هۆکارێک لە ئێرانێگە ئیشم دەگەڵ ئەو ماڵەیە کرد هاتمەوە حالەمە سۆتە ئەمیشتگم پێم سووتان دەرمانمە کردن تەدایی مەکردن و چاکە بوونەوە لە خوای بە زیادی بوو کەسم لە بەدەستی نەمردیەوە تاحانەوە هەچی چاشم کردیتەوە شوینەواری نەمایەوە لە خوای بە زیادی بوو چەند ساڵە و کاراکەی 3 ساڵ و نی پاش ئینتیفاسی 3 ساڵ و نی پاش واتە لە 94 ئەنی 30 ساڵە بێ یارمەتی من نەدایە هەشتا تەقاعد بوومە مەجبورم وڵا پارەیان لێ بەس وەک سویندان بیستینیام دەم نەک کەسێک فێڵیان لێ بکا ئەوە شتیان لە بەدەستە کاکا لە کوێستانە ئەوەی سۆتانەیە ئەمە ئەوە ئی برینانە بەڵێ ئەوە ئی بیرۆیە ئەمە ئەوەی ماحیدەیەشانەیە باشە ئەدی ئەمە چییە؟ ئەویش هەر ئی برینانە برینە ئەوە شەری سۆتانەیە ئەوە شەری سۆتانەیە چەند بۆ خۆشە ئەوە 12ەیە ئەوە 13 ئەوە 5 زۆر باشە ئەدی ئەمانێت ئەمە بەنیشتە زیاتر لۆ وڵا جا ئەو بنیشتە لۆ سۆتانێ و لۆ برینان و ئەوەش لەو پێدا کوتانێ مەدرەبەنە باشەم حەوانێت چین ئەو حەبەی ماحیدەهێشانێ نەدامگرتینەوە ئەو کەسەی ئازاری مادۆشت گەدەی هۆڵنجی بێشیت و گەدەی بێشی دڵە کزەی بگاتێ هیچ کەس هەبووە هاتبێ بردی بی بە هەزاران باش پورە ڕەحمەت پێشتر ئەتوو هیچ پارەشتی وات وەرنەگرتێ لە هیچ کەسەشی ئیلاگەشانم وەرنەگرتێ بەزیوە کەسێکەکە لە خۆڕ 500 بەجێش بینان 10,000 ئەو شار دەبێت بە کەلوپەل بدەیت ئەشمەر بە دەرمانە دایتەوە بەس ئەلحانەکەیانە لێ وەرەگرم قسە قۆڕاستەکەم لۆ درێژێ بکەم کەس هاوکاریم ناکە معاشم 220 بەخۆی دەرەقەتانایە چیلۆی هەنجونیاکرم بە 105 بە 130 داری لە کورسی وەشتی لۆ بکڕی ئاوی لۆ بەستی ئەو دەرمانەی ئەزیەتێ نابن بەس جارێ ئەوە لیژدێشی دوای ئەم هەموو ڕۆژێ شەشەم پاشی 6 ڕۆژان ئەەکەمە 2 ڕۆژان جارێکی ئەشەم سەنگەری کوڕم دەفڕنێدا غازت چی تەقی بوو ئاگری تێبەر بوو دەرکەشی لە سەقەپات بوو هەموو قالبی سوتا بوو وەڵا جابەری بەیانی بوو هینانە ئێرانە تقریبا 14 ڕۆژان لێرانە تەداوی کرد الحەمدولله لە خوای بە زیادی بێ خوا سوپاس لە تو چابوو جگە لە سەنگەر کەسی تر با ئەیوبی وەڵاشش لە وەڵاشێت بوو نظام نە بەنزین بوو نە ئەشتە بوو بە سۆبەیدا کرد بوو دەناو کابینێدا سوتا بوو بەفریش زۆر کەت بوو لە تایە خۆی تەلەفۆن کرد بوو لە خالیدی حاج کەماڵی ڕۆی بوو بە دووی داچبوون تایان زنجیر کردبوون دەرنەچوو بووە بیلێ ڕالۆ گەراجی لەسەر بەتانیان ڕاتشا بوو هەموو قالبی دەخوین دەهات بوو زۆر بە پیسێگە چوم هەر هاواری بوو لە ڕێژ دووری ئەی گوتە دکتۆری دەبی دەستم لاوچێنێ دەبی بمگوژی وەڵامیش گەیشتمێ گوتمە تو شەرمێ ناکەی هەرگرتم و دەحاردم کوتا بێدەنگ بوو تەداویم کرد لە خوای بێ زیادی بێلحەن زۆری باشە ماڵیا لە وەڵاشەی شوینەوارشی نەمایە بەس ئەگە چای بێم نەکەوێت الحانشما لێ ترسێ ئارێ وەڵا کچەکە دیکە سەماری و سەرگەڕا بوو هەر لە بنگردێشە خزمێوانە هەولێرێ بە هاوار لە تاوی خۆ لەویشیان هەر بۆەوە گوتیان 2 ڕۆژ جامانە الحەمدولله حەنا لە هەولێرەیە لەگەڵ مهندس